ریوبر انجمن پاژین یا بانه روجلات کردستان را گهاند لنافچه که سر به بانه آگر به دارستان کتیه و روبره که برفره شویتیه. ریوبر انجمن پاژین محمد شریف پور جرودابر را گهاند آگر لپش جای شوالی سالوکا خوار جمالی و گند حلزبری در کتیه. محمد شریف پور گفت که در انجام شوات در روبره که زیده یا دارستان و چریگهان شویتی نو زیان زیده نه. جبر لزابا آگر زو بلا بو و روباره که گله که مزنجی دا برخواه. هروها آماجه به وی که جیکر که به حفکاری خلق حرمی جنگ پارزان حیواسورا بانه هزین چافگانی سروشتی یم بانه و اداره یا چاندنی پشتی زیدتری 7 صحتان آگر هاتا کنترل کرن. محمد شریف پور هر ساگوتیه جبر کو جبر باران زیده یا ای سال یا گله که زیده بو و نهاجی بوی پوش ده دارستانه ده اگر آگر زیده تره. صدم آگر جی وگران ده سر خمساریا وان کسین که جبو کمکرنا گزوی چونه ناف دارستانان جه ولاتیان دخوازه ده دما کمکرنا گزوی ده آگاداری آگر بن. بۆ ئاوری لێوا کردوتەوانێ ئەم ئاورە کراوەتە و کابرا بۆی کۆنتڕۆڵ نەکراوە کابرا هەڵاتووە ئێمەش کە هاتووین خەڵکی منتەقەکە خۆجێنی خەڵکی ئێرەین کۆبووینەوە ئەم ئاورەمان بە هەر دەردی سەر و ناڕەحەتیەک بێ کۆنتڕۆڵ کردووە ئەم دەفعا داخوازین لەو کەسانەی کە دێن بۆ ئێرەکانێ بە هەر عنوانێک دێن جا دێن بۆ گەزۆکردن جا دێن بۆ مازوو جا بۆ هەر کارێک دێن داوا لەو خەڵکانە ئەکەین کە دێن زۆریان لێ مەمنونین ئاور نەکەنەوە لە جێی متمەئینە ئاوروەکەن ئەگەر ئاورەکەنەوە لە جێی متمەئینە ئاوروەکەن با خەڵک ئاوە سەرگەردان نەبێ ئێمە لە نیوەڕۆوە بە هەوڵ و دەوری برادەرانی دەوروبەریش کە کۆبوونەوە لەم ئاورە تا بۆمان مەهار بووە ئێستاکانش ئاورەکەمان بە تەکمیلی بۆ مەهار نەبووە فعلەن هەر خەریکین ئەی کوژێنینەوە زۆرتان لێ مەمنونین ئەی خەڵکینە کە دێن بۆ ئێرەکانێ بۆ سەیران بۆ هەر کارێک دێن لە پێش هەموو شتێکە ئەو شوێنەی مۆریدی نەزەرتانە ئاوری لێوەکەن خاوێنی وەکەن جا ئاوروە